وڵاتەکانی ئێمەشابینی هەمان بەدڕەوەشی ئەکرێت بە فلیپینیەکە یاخود بە بەنگڵادیشێکە یاخود بە وڵات بە کچەکانی مسلمانان خۆیانن یاخود تورکە بە هەر کەسێک کە ئەکرێت یا عەرەبەکانن ئەبینن بە ناوی گۆرانی بێژە و ئەیان هێنن تەعەدیان لێکن و بە ناوی حەفلە و بە ناوی ڤیستیڤاڵ و بە ناوی ئەو شتانەوە ئەیان هێنن ئیتر بە هەموو ئافرمیم ئافرەت بێت ئافرەت بەبێ بە ناوی ڤیستیڤاڵ و دیکۆرات و ئیتر تەعمیر و تەجمید و ئیتر مافی ئافرەتەوە کۆمەڵێک کۆمپانیا و بازاڕ دروست ئەبێت بەس بۆ دانەوەی قەرزەکەیە هەمووی لە پێناوی ئەم قەرزەی خۆشەویستان هیچ شتێشتر نییە تەنها دانەوەی قەرز و بە بازاڕکردنی ئافرەتانە کە ئەبینن ئەمە ئاماری ئەڵمانیا خۆیەتی کە باسی ئافرەتانی خۆیانەکە کە چیان لێ دێت جگە لەوە شاڵێ سەیریکە Die Zahl der minderjährigen Opfer ist 2015 im Vergleich zum Vor. سیرکە ئەلێ قوربانیەکانی ئەم بازرگانیکردن بە ئافرەتان لە ئەڵمانیا بابلێن لە جیهان بەتایبەت بەگشتی بەڵام ئەڵمانیا بەتایبەتی میندە یاریگە ئۆفە یعنی قوربانیانی مێرد منداڵ ئەوانەی کە لە خوار 18 ساڵینە لە ئەڵمانیا پێیان ئەڵێن میندە یاریگە ئەلێ لە 2014 ڕێژەکەی ئەوەندە بەڵام 2015 140 زیادی کرد ئەوانەی کە لە خوار 18 ساڵی بازرگانیان پێواکرێت لە شفرۆشیان پێواکرێت و حکومت لەولا زەریبەی لێوەرەگرێت لەولاش مافیایەکە کاری پێکات ئەڵێ ڕێژەکەی ساڵ لە دوای ساڵ زیاترە بۆ منداڵان یعنی ئەوانەی کە لە خوار 18 ساڵی بە منداڵ حساب بکرێت 14 ساڵە 15 16 17 18 بۆیە بازرگانیان پێوە ئەکرێت لە هەموو قەومەکان تێیدایە بۆیە پێتان سیر نەبێ ئەگەر مرد منداڵێکی یاخود کچێکی مسلمانیان کوردێکە بینی لە وڵاتەکانی ئەسکەندەنافی یان لە ئەڵمانی لە هەر جێگایەکە کە کاری لە شفرۆشیەکات بۆ چونکە ئەمە زاڵە ئەم سیستەم بەسەر هەموو کەسێکە بەسەر هەموو وڵاتێکە و بەسەر هەموو قەومێکە چونکە لە هیچ بستێکی سەر ئەو زەویە نەماوە کە شریعەتی خوای گەورە چ لای مەسیحیەکان چ لای مسلمانەکان جێبەجێ بکرێت بەڵکو هەر هەموو لەسەر شریعەتی عەلمانیەتە کە باسیشم کردووە عەلمانەتیش ئەم شتانەی لەگەڵدایە پێڕازینی ئیتر خوای گەورەش ئەفەرمێ وەیەومە نەدعو كل ئوناس بئیمامهم لە ڕۆژگارێکە کە هەموو خەڵکی بانگەکەم لە ڕۆژی قیامەتە بە سەرکردەکانیان ئەو سەرکردەی کە ئەمەی بۆ بنیاد نایە قەرزی وڵاتی بۆ خستە ژێر قەرزی دەرەچی و ناوەچیەوە و لە هەمان کاتدا و زینای بۆ حەڵال کردی و مەشروباتی بۆ هێنایە وڵاتەکەتەوە و ڕێژەی تەلاقی زیاد کردو لە باربردنی زیاد کردو و فاحشەی بڵاو کردو لە ئەنجامی ئەم قەرزێک کە کردوویەتی بۆ دروستکردنی چەند بینایەک و چەند مەشروعێک بە ڕیبا کەواتە دەرەنجامەکەش ئەبێ قبول بکەین لە دنیایەدا پێشی ئاخرەتە وەخوای گەورت ئەم سەکردێ بانگەکات بە ڕیبایەکەیەوە و بەو فسق و فەسادێکە بڵاوی کردوتەوە و ئەو سەرکردش کە هەوڵ ئەداتن بۆ جێبەجێکردنی شەریعەتی خوای گەورە و شوێن کەوتنەکانیشی بانگەکاتن ئیتر ئەم سەرکردانە چیان وەرگرت شوێن کەوتنەکانیشان بە هەمان شێوە ئەو شتە وەرئەگرن کە سەرکردەکە وەریگرتووە ئەمەش ئەم سەدەیە لەم سەدەیە کە ئێمە تێدا ئەژین ئەم دەرەنجامانە خۆی بە ئاشکرا و بەڕوونی دیارن و ئەلەم نەجعل لەه عەینەین وەلیسانەن وەشەفەتەین وهەدەیناه النەجدەین ئایا دی چاوم پێ نەدای عەقڵم پێ نەدای هۆشم پێ نەدای چەپ و ڕاستی خۆت دەگزیان ناکەی ئەم دەرەنجامانە بخۆمان نابینین ڕۆژانە بەرگوێمان ناخەن ڕۆژانە تەلەڤیزیۆنەکان نیشانمان نادەن کە باسی بژاندنەوەی وڵاتەکەن بەڵام نازانین بە قەرزە کە باسی زۆری تەلاقەکەن و یاخود نەمانی خێزان و ئەو کێشانەی کە هەیە لە وڵاتە باسشەکە نازانن کە ئەم جوانکاریکە پێش تازب نیشانیدای لە هەواڵەکان لە ئیخبارە بزانە ئەم دیکۆراتە جوانە وەزەیەنە لەهم الشەیطان و ئەعمالەهم شەیطان ئەم شتەی بۆ ڕازاندوونەتەوە بەڵام دەرەنجامەکەشی کەس باز ناکە و نازانێت کە ئەمە دەرەنجامەکەی دی کە ئەم ڕازاندنەوە ئەم دەرەنجامەشی لەگەڵدایە بۆیە بازاڕێکە لەسەر ڕیبا بنیاتنرا ئەبێ زیناشی لەگەڵدا بێت ئەبێ بەدڕەوشتی و ئەو خراپەکارانەی کە هەیە لەگەڵیدا بۆی هەتا ئەم ڕیبایە زیاتر بێ قەرزەکە زیاتر بێت و ئەم بەدڕەوشتش زیاتر بێ و ئەو دەرەنجامە خراپانە زیاتر بۆی ئەبێت ئەم ڕۆی مسلمان خۆی یەکلا کاتەوە ئەلمانیت بە ڕیبا و زینا و فاحیشە و بازرگانیکردن بە ئافرەتانەوە و نەمانی خێزان و کێشە کۆمەڵایەتی و خێزانی و دەرونیەکان یا ئەوتە بەڕاستی مسلمانی تێکۆشی بۆ جێبەجێکردنی شریعەتی خوای گەورە تەبارەکە و تەعالە بۆی کە مرۆڤایەتی هەر هەمووی لەژێر ئەم بەدڕەوشتی و ئەم خراپەکاری و ئەم ئامارە خراپانە دوور بکەوێتەوە کە نەک هەتا مسلمان لەژێر سەقفیە ئیسراحەتەکات بەڵکوم دینەکانی تریشە لەژێر سەقفە ئیسراحەتەکەن بۆیە ئەوانیش ئێستاکە کەوتونەتە بەر ئەم چەواشەکاری و ئەم خراپەکاری و خێزان تێکچوونی خێزان و خۆکوشتن و بەدڕەوشتی و لە باربردن و ئەم چێشان ئەوانیش کەوتونەتە
جر كيفي أم خرابة كاري بوتوك أم سقف نما أم سقف كنما سقف نعمة إسلام كوات أوانش كوتونة جر أم بدر وشتي خرابة كاري أوانش سقف نما وخزانيا هلا وشاوته بداخوا